کاکاڵە ئەوەی کە فەرموودە و سرودی دیلیم ئەوەگە بێ مۆسیقا کۆپلەیەکی بڵێ سپاسان دەکەم کرد کەەوە شاری مامۆستا گۆرانە بەێ من ئەو دیلم لە پشورەی پۆڵاوە ئاسۆی هیوایی گەشم هەرگیز بێ ناکەم باگەری سوور باڕووی ئاسمان نووسرا بەندێ بەندێ ئاینامەی بێرواکەم بەندێ بەندێ ئاینامەی بێرواکەم من ئەو دیلم کە سرنجی بێ باوکم سڵ لە چاوی پڕ لە قینی زقناکەم دانە چیری گورگی هاری سەر لاکم زاتیانی نالەرزیوم لە قناکەم زاتیانی نالەرزیوم لە قناکەم من ئەو دیلم لە پشورەی پۆڵاوە ئاسۆی هیوای گەشم هەرگیز وێ ناکەم ئاسۆی هیوای گەشم هەرگیز وێ ناکەم پێشکەش کردووە بە تواو زیندانی سیاسیەکان ئەوانەی کە لە ژێر سەختترین ئەشکەنجەدا بیر و باوەڕی شۆڕشگێرانی خۆیان ون